کتێبی خوێندن نەبوو شتێک نەبوو بە ناوی کتێبی بیرکاری کتێبی زانست کتێبی ئەیوانەکان چۆن وەڵێ سەیرە نا ئێمە نەمان دیت ئیتر دەخۆ لە پۆلەکە هەبوو بێت نازانم بەڵام بەڕاستی نەمان دیت ئەو 8 ساڵە لەوێ کە کتێب هەبێت بەڵام چی هەبوو شتێک بۆ پیان دەوت ئەجندا دەفتەرێک بوو دەفتەرێکی گەورەی بڵێ 200 لاپەڕەی 150 لاپەڕەی خەت وشت کرا بوو وەکو بڵێ دەفتەری سپی نەبوو وەکو جاران نازام ئەگەر جناب بینوتیانە مفەکەرە هەبوو مفەکەرە بەروارەکەی لەسەر چیەکەی لەسەر و قسەیەکی لەسەر و پلانی شتێک بەڵێ شتەکە گەورە بوو ئەجنداکە هەموو ڕۆژەکانی ساڵی تێدا بوو هی خوێندن و ئەو ڕۆژانەی کە پشووە لەوێ دیارە ئیدی ئەو ئەجندایە هەبوو مامۆستاکە لە ئەجنداکە شتەکەی دەنووسی ئەو ئەجندای لە ناوجانتا بوو دەهات و دەچوو ئەیتر ئەگەر شتێکیان بخوێندایە یان بۆ نمونە تەمەن واجبشتیان لەوێ نەدەکرد مامۆستا زیاتر لەوێ شتەکانی دەنووسی ئەمڕۆ ئەوەمان کرد ئەمڕۆ ئەومان خوێند بۆ جارێتر کە هاتیتەوە ڕسمی فلانشت دروست بکە یا نووسینێکی ئەوە دەم بۆ بکە هەموو لەوێ نووسرا بۆ ئەوە ئەجنداکەیە ئیدی مندا هەر ئەو ئەجندایی هەبوو هەموو ئیش و کارەکەی لە پۆلدا دەکرد لە مەکتەب دەکرد